بەڵە کۆنفرانسی ڕۆژنەمانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان بوو سەبارەت بە خراپی مکانیزمی دابەشکردنی موچەی خانەنشینان کە راپۆرتێک لە پەرلەمان بۆ ئەوان ئاماژەیان بە ئەو خاڵانە کرد کە ئەتوانێتەوە مکانیزمە باشتر بکات بۆ چارەسەرکردنی دابەشکردنی موچەی خانەنشینان چەند خاڵێکی گرنگیان خستەڕ و چاوەڕێ دەکەن کە بتوان جێبەجێ بکەن بۆی کە ئەم کێشەیە نەمێنێت بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی. بەڵام ئەوەی کە لەسەر و پرسە گرنگانی کە عراق هەیە ئەو پرسە سیاسیانی کە لە عراق ئێستا جێگەی مشت و مڕن داهاتووی پرۆسی سیاسی عراق چی بەسەر دێت. جارێکی دیکە بڕیارێک لە حەنانەوە شەقامی سیاسی عراقی شڵەژاند 73 پەرلەمانتاری ڕەوتی سەدر دەستیان لە کار کێشایە و ئایا سەدر هەنگاوەکانی داهاتووی چی دەبێت و سناریۆکانی داهاتووی پێکەنانی حکوومەتی عراق کامانن. بەڕێز ئەبوبەکر کاروانی نووسەر و سیاسەتمەدار لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئەبوبەکر ئەم کاتت باش ئەمەوێ بۆ چوونی جەنابەت سەبارەت بەدەست لە کارکێشانەوەی 73 پەرلەمانتارەکەی ڕەوتی سەدر بزانم ئایا سناریۆکانی بەردەم پێکەنانی حکوومەتی داهاتووی عراق چی دەبن بەم دۆخە سیاسی کە ئێستا لە عراق هەیە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، دیارە دوای هەڵبژاردنە پەرلەمانەکەی ئەم جارەی عراق دۆخێکی نوێ هاتەکایەوە. هەر هەڵبژاردنەکە مەبەستێ ئەوە بوو کە گۆڕانکارێک لە عراقا دروست ببێ و لە ڕێ ئەوە سنوور دانرێ بە فۆرمێک لە حکومڕانی کە پیان وابوو هەژمونێکی هەرێمایەتیشی بەسەر عراقا چەسپاندووە و بەری گرتووە لە هەموو گۆڕانکاریەک. لەو چوارچێوەیان ڕەوتی سەدر بوو بە براوەی یەکەمی هەڵبژاردنەکان، بەڵام دادگای باڵای هەڵبژاردنە دادگای باڵای فدراڵی لە عراقا بەهۆی هەندێک لە بڕیارەکانەوە نەیهێشت سوود لە ئەو پلەیەکەی خۆی لە هەڵبژاردنەکانە وەرگێ. واروها کێشە دروست کرا لە بەردەم ئەوەی ناوی نابوو زۆرینەیەکی نیشتیمانی و هەوپەیمانێکی بۆ دروست کرابوو کە لە عراقا دروست ببێ. واتە هەوڵێکی جددی هەبوو، بربەستێکی جددی بوو بۆ ئەوەی بەرەنجامی هەڵبژاردنەکان بەکردەوە هەڵبوەشێنرێتەوە و ئەوەی لی چاوەڕێکرا لانی کەم لەلایەن ڕەوتی سەدر و هەوپەیمانەکانی و تەنانەت هەندێک وڵاتی هەرێمایەتیشەوە کە کۆتایی هێنان بوو بە فۆرمێک کە پێیان ئەوت حکوومەتی تەوافقی و دابەشکردنی کێکەکە ئەمانە هاتەدی لە بەرەنجامی ئەو ناومێدیەی سەدر لەمەوە تووشی بوو بە بڕای من بیری لەوە کردوێتەوە کە لە ئەم پرۆسەیە بکشێتەوە لەبەرەوەی لە ناو چوارچەوەی خودی پرۆسە سیاسی و دام و دەستگاکانە لە دیدی ئەوەوە بواری گۆڕانکاری نەماوە بۆ جۆرە ئەو ئێوە. باش هەنگاوەکانی داهاتووی سەدر چی دەبێت؟ ئایا پەنا دەباتە بەر شەقام و جارێکی دیکە جوڵاندنی شەقام وەکو ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی حکوومەت دەمێنێتەوە یا هەنگاوی دیکەی دەبێت بۆ ئەوەی کە چارەسەری ئەم پرسە بکات؟ جارێ بێگەل لە 100 تا 220 بووە ئەگەرێ بێڵینەوە بۆی کە جارێکتر پەرلەمانتارەکانی بگەڕێنە ناو پەرلەمان بە ئەگەرێکی لاوازیش بێ لەبەرەوەی هێشتا بڕیاریان پێ دەرنەکراوە لە سەرۆکاتی پەرلەمانی عراقیەوە و هەوڵی سیاسیش لەم لاولاوە زۆرە بۆی پەرلەمانتارەکانی بگەڕێنەوە. ئەگەر نەگەڕانەوە و ئەم ئەگەرە لاوازە خستمانە ئەو لاوە بە دڵنیایەوە سەدر کە خۆی بە براوەی یەکەم زانیوە واروەها ململانەکانی لەگەڵ لایەنی بەرامبەری شیعە گەیاندە ئاستێکی وە کە نەتواندرێت چارەسەری مامناوەندی لە نێو ماڵی شیعەیە بمێنێ. واتە جیاوازیەکان بە جۆرێ بوون گەڕان بە دوای چارەسەری مامناوەندیان نەمانە پلە پەیوەندیەکان گەیشتە بنبەست لێک تێگەیشتن نەما کە لێک تێگەیشتنیش نەما لە ڕاستیە ئێستا لە ژێر فشاری ئەوانە یا لە ژێر بربەستەکانی ئەوانە پەرلەمانی چۆڵ کردووە هێزێکی سرکی و خاوەن دیدگای وەکو سەدر و تەموحێکی لەو جۆرەکە ببێتە مەرجعیەتی یەکەمی سیاسی شیعە واروها شوێن پەنجەکانی خۆی بە فۆرمێکی نوێی عراقی بوونەوە دامەزرێنێ بە دڵنیایەوە دانانی شێواز ناهێنێ بۆ یابێت چاوەڕێی تاکتیکی جۆرا و جۆر بین هەچەنە پەرابردنەوە بەرشەقام کە ئەگەرێکە هەتا پەرسەندن بۆ توژی و جەولەیەکی تری شەڕی ناوخۆ ئەگەرێکە و هەڵوەشاندنەوەی پەرلەمان هەموو ئەمانە ئەگەرێکە لە هەموو حاڵەتەکانە سەدر دانانیشێ بۆی کە لایانی بەرامبەر حکوومەت پێک بێنێ و ئەو توانا زۆر و زەبەندە ئابووری ئێستا لە عێراق هەیە بەکار بێنێ و سەدر بێ بەشکە لە ئیمتیازەکانی حکوومەت و پەرلەمان و ئەو دەسەڵاتەی کە حکوومەت دێبێخشێ و بی خۆی بخاتە بەردەم سەرکوتکردنەوە لەبەرەوە عێراق لە بەردەم ئەگەری جۆرا و جۆر و نەزاندرا و تەنانەت ترسناکی شایە. بەڵێ ئێستاش چوارچێوەی هەماهەنگی کە دوای کشانەوەی 73 پەرلەمانتارەکەی ئاڕۆتی سەدر بەهێز بۆتەوە جموجۆڵەکانی بۆ پێکەنانی حکوومەت و بە تایبەت کاندیدی سەرۆکۆزیرانیش دەست پێ کردەوە. پێتان وایە حکوومەتێک بەبێ سەدر ئاڵۆزی زیاتری لە عراق لێ ناکەوێتەوە ئەگەر چوارچێوە بتوانێت حکوومەت پێک بێنێت و پۆستی سەرۆکۆزیرانیش بە کەسێکی شیعە لەلایەن خۆیەوە دیاری بکات؟
بێگومان ئاسان نییە کە هەفتا و هێزێکی وەکو سەدر کە ئێمە باسی هێزی سیاسی ناکەین سەدر لانی کەم نزیکەی 25,000 چەکداری هەیە و خەڵکێکی هەیە بە گوێڕایڵنی و ئەتوانن لە شەقامیشا لە ڕاستیان نوێنەرایەتی بیر و بۆچوونەکانی بکەن بۆی پێکەنانی حکوومەتێکی لەو جۆرە قورسە هەچەنە هەندێک چاودێر پیان وایە سەدر هەڵەیەکی استراتیژی کردووە بەڵام هەندێکی تریش پیان وایە ئێوێ بەمە دەستکەوت دەستخا پێی وایە کە دۆخەکە بەم جۆرە لە عێراقا بەڕێوە ناچێت دۆخەکە کەوتۆتە نێوان چوارچێوەیەک یا بێت تەسلیم بێ بەخواستی بەرامبەرەکانی وواز بێنە لە گۆڕانکاری و حکوومەتی زۆرینە بۆ جۆرەی کە خۆی بینێ واتە زۆرینەی نیشتیمانی یاخوا ئەبێ لە ڕاستیا سیستما یعنی گەمەکە تێکدا بۆیە ئێستا گەمەکە تێک چووە و پێکەنانی حکوومەت لە ڕاستیە کارێکی قورسە یا پێکنا یا ئەگەر پێک بێ لە بەردەم ئاریشەی گەورەیە و ئاسان نییە سەقامگیری لە عێراق لە چوارچەوەی ئەو حکوومەتەیە بێتە دی. باشە پێتان وایە ئەو هێزە نێودوڵەتی و هەرێمیانەی کە تا ئێستا لە عێراقیان کردو بووە گۆڕەپانی ململانێ و یەکلاکردنەوەی کێشەکانیان کامیان ئێستا ئەتوانن براوەی ئەم مەیدانە بن لەلایەکەوە ئێران لەلایەکەوە ئەمریکا و هاوپەیمانەکانی کە هەر یەکیان نوێنەرایەتی لایەنێکی ئەو هێزە سیاسیانینە گۆڕەپانی سیاسی عێراق دەکەن. لە ئێستا ئێران براوەیە بە حکومیەوەی کە سەدری ناومێت کرد لەوەی کە بتوانێت حکوومەتی زۆرینە پێک بێنێ و بەکردەوە هاوپەیمانە سێ قۆڵەکەی هەڵوەشانەوە و نەیهێشت حکوومەتی عێراقی بە جۆرێ پێک بێ کە لە دەرەوەی خواست و دیدگا و تێڕوانی و بەرژەوەندەکانی ئەو بێ یاخود دەستکاری ڕێساکانی گەمەی سیاسی و پەیوەندی هەرێمایەتەکان بکرێ بۆیە ئەتوانین بڵین لە ئێستاە بە شێوەیەکی تەکتیکی کاتی ئێران بردوێتەوە بەڵام هێشتا زووە بڵین لە استراتیژ و دوورمەودا و لە ئایندەیە ئایا ئێران درێژا چێشە بەبردنەوەکەی بە تایبەتی کە ئێستا مەسلەی ئیسرائیل و ئێران گەرمە مەسلەی ڕێکەوتنامە ئەتۆمیەکە گەرمە و ڕەنگە ئیسرائیل و ئێران زیاتریش هەڵکشێ پەیوەندیەکانی نەوەیان و ئەوەش ڕنگدانەوەی ئەبێ بەسەر دۆخی عێراق و ناوچەکەشە بۆیە هێشتا زۆر بە تەکتیکی ئێران سەرکەوتووە بەڵام هێشتا زۆر بڵین لە کۆتاییە چێ سەرەکەوێ یاخود چێی بات. باشە بەڕێزە بووبەکر پێتان وایە کورد لە نێو چقی ئەم ململانەیانەدا چۆن دەتوانێت بڕیارێکی دروست بدات بۆ هەمڕاگرتنی هاوسەنگی هێز هەم بۆی کە بتوانێت بەشدار بێت لەو پرۆسە سیاسیەدا. بەداخەوە ئێمە لایەنی کوردیمان نییە بێ بە تەحەفوزەوە و باز لەوە بکەین بڵێن کورد لە بەراوردی باز لە یەکێتی و پارتی و هەندێک هێزی تر بکەین هەر دوێنێ ئێمە بینین کە لە وەفدێکی کوردیە چێ بۆ بەغا و لە تێگەیشتێکی جددی و لە ڕاستە لە نێوان هێزە کوردەکانیان نیە تا ئێستا پارتی و یەکێتی وەک دوو هێزی سەرەکی کە دەسەڵاتیان لە کوردستانیشە بەدەستەوەیە خاوەنی دیدگا و تێڕوانین و هەڵسەنگاندنی هاوبەشی نین بۆ عێراق لێرە و بە تەحەفوزەوە بێ باسی لایەنی کوردی بکەین بۆیە ئەگەر لایەنی کوردی هەبوویایە بە بڕای من کێشەکە ئاسانتر چارەسەر بوو لە هەموو حاڵەتێکە کرێکە لەو سیناریوانەی کورد تاوتوێی کە ئەگەر توانای لەیەک تێگەیشتنی و تێگەیشتنیان هەبێ ئەوەیە کە پارتی دموکراتی کوردستان درێژە بە هاوپەیمانەتی لەگەڵ سونەکانە با لێک تێگەیشتنە سێ قۆڵێکە شەڵوەشابێتەوە لەبەرەوەی بێلایەنکردنی پێکاتەیەکی گرنگی وەکو سونە لە بەرامبەر مەسەلە کوردیەکانەوە جۆرە لە هاوکاریکردنیش ئەکرێت لە دوایە خزمەت کە بەشداری حکوومەت نەکەن بەس ڕێککەون لەسەر پۆستی سەرۆکۆمار ئیتر پۆستی سەرۆکۆماریش ئەم ئیرادە و ملشکانی یەکەی لەگەڵ نەبێ هەر کەسێ بێ زۆر گرنگ نییە میمەوەیە کورد بەشداری حکوومەت ناکاس وەکو سیناریۆیە بەڵام سەرۆکۆماری ئەو بێ بەڵام لە چوارچەوەی استراتیژیەکە سەرۆکۆماری ئەو بێ و ئەکرێ مدیری مەکتەبەکەشی لایەنێکی تر بێ و بە مەرج پشتیوانی لە حکوومەتەکە بکەن بۆ ئەوەی کە هەم بەشداری حکوومەت بن و بەشداریش نەبن و ئەگەری داڕوخانی پرۆسی سیاسی لە عێراق و هەڵگیرساندنی شەڕی ناوخۆشدا بنێن لەو نێوانەیە ئیداری ململانەکان بکەین چکم دۆخی عێراق دۆخی دۆزینەوەی چارەسەر نییە دۆخی جوان ئیدارەکردی ململانەکانە بۆی زەرەری زۆرتر نەکەی و دۆخەکە بەرەو خواردتر دانەڕۆخ. بەڵێ بەڕێزە بووبەکر کاروانی نووسەر و سیاسەتمەدار زۆر سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس.